ئامانجی ئەو پرۆسە و لە شکێشەی ئەوانەی پێشووتری ئێستاش داگیرکردنی ڕۆژاوای کوردستانە قۆبوڵ نەکردنی مافی ڕەوای نەتەوەکانە کە خوا مافێکی پێڕەوا بینون بە زمانی خۆیان دروستی کردن و خەڵقی کردوون لەوێ بژین. بۆیە تورکیا ئیسرائیل بە مەترسی نازانێت لەسەر موسڵمانان و لەسەر خاکەکەی خۆی کە قودسی داگیر کردووە، بەڵام کوردستان و خەڵکی کورد لە باشووری کوردستانیش کە ڕیفراندۆمی پێڕەوا نەبینی، ڕۆژاوای کوردستانیش کە لەوێ قوارەیەک و خۆ ڕێبەرێک و خۆسەرێکی بەڕێوەبردنی خۆی هەبوو پێڕەوا نابینی. بۆیە ئێمە وەک مامۆستایانی زانکۆ ئیدانی ئەم لە شکێشەیەکەین و پێمان وایە ئامانجی تورکیا لە ناوبردنی کوردانە، چونکە هەموو ئەو قەتڵ و عام و کوشتن و بڕینە دەچێتە چوارچێوەی جینۆساید و ناوبردن و قڕکردنەوە. ئەرشی پەرلەمانی کوردستانە لە ڕێگەی یاسا و پرۆژە یاساوە و چیتر مانەوەی ئەو هێزانەش لێرە هیچ شەرعەتێکیان نەماوە، ئەوانەش هیچ ڕەوایەتێکیانیەوە، پێویستە لە ڕێگەی پەرلەمانی عێراقی شۆکار لەسەرەوە بکرێ و ئەرکی حکوومەتە بە دیاریکراوی پەرلەمانی کوردستانە دواتر حکوومەت بەسەرەکیش حکوومەت هێرێمی کوردستان چکە ئێمە هەرێمێکی فیدرالی لە چوارچێوەی عێراق. ئەوەش بەشێکە لە هەڵوێستە نیشتیمانیەکان بەرامبەر بە ئەو هێرش و لە کێشەی سوپای داگیرکاری تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان لانی کەم ناتوانین بچینەوێ، ناتوانین بەدەم ئاوەرەکانەوە بین، خۆ دەتوانین کاڵای تورکی بایکۆت بکەین و بتوانین لانی کەم هەڵوێستێکی نیشتیمانی دەربڕین و ئەرکێک جێبەجێ بکەین. ئەو زوڵمەی ئەمڕۆ بەرامبەر بە میلەتەکەمانەکرێت لە هەر پارچێکی کوردستان بێ لە ڕاستیە زوڵمێکی قوبوڵ نەکرا و زوڵمێکی لە مێژینەیە و قوڵایەکی مێژووی هەیە. ئێمە وەکو تاکی کورد مەفروزە لەسەرمان کە ئەم ڕەوشە بە توندی دانە بکەین، چونکە لە ڕاستیە ڕەوشەکە ئەخوازێت کە هەڵوێستی جدیمان هەبێ و هەڵوێستەکانیش لە ڕاستیا بێ ئەوەی کە زەڕورە لەسەرمان کە هەڵوێستەکانمان جێگای بایەخ بێت، چونکە لە ڕاستیە ئەو هەڵوێستانی ئەمڕۆ ئەگیرێت بەشێکی تێکەڵکراوە بە توندڕەوی ئاینی، بەشێکی تێکەڵکراوە بە لێدان لەلایەنێکی سیاسی، بەشێکی تێکەڵکراوە بە کۆمەڵێک کاری نەشیا و نەگونجاو کە بەرامبەر بە میلەتێکەکرێت. لە ڕاستیە ئێمە ئەبێ خوێندنەوەیەکی ترمان بۆ بابەتەکە هەبێەوە، خوێنەوەکەشمە بەم جۆرە بێت کە ئەو زوڵمەی ئەمڕۆ بەرامبەر ئێمە کرێ زوڵمێکە بەڵێ لەژێر پەردەی ئاین ناکرێ، بەڵام لە ڕاستیە بە هیچ شێوەیەک بە هیچ جۆرێک ئاین و ئاینی ئیسلامیش بە تایبەتی ئەمەی قوبوڵ نییە و بە نسبەت بایکۆتکردنی کاڵا و شومەکی تورکیەوە لە ڕاستیە جێی خۆیەتی هەڵوێستێکی باش و گونجاوە و ئەمە ئەرکی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانە کە ئەم هەڵوێستە بگرن و هیوام وایە لایەنە پەیوەندیدارەکان ئەم لایەنە بەجددی بگرن و کاری خۆیان لە ئەم بوارە بەجددی جێبەجێ بکەن. وەرگرتنی ئەم هەڵوێستانە لە هەموو قۆناغێکاو بۆ هەموو جۆرە کارێکە بەرامبەر بە نەتەوەکەت یا بەرامبەر بە بەشێک لە خاکەکەت یا بەرامبەر بە بەشێک لە نەتەوەکەت بکرێ، ئەم هەڵوێستانە هەمووی هەڵوێستی جێی بایەخن و گرنگن و مهمە لایەنی پەیوەندیدار ئەم کارە جێبەجێ بکاوە. ئەم هەڵوێستە لە ڕاستیە ئەبێتە هەڵوێستێکی باش و گونجاوە ئەوەی پێدەکرێت لە ڕاستیە ئەوەی کە گرنگە بۆ ئەو حکوومەت بۆ لایەنە پەیوەندیدارەکان ئەم هەڵوێستانە بگرنەبەر لە ڕاستیە هەڵوێستێکی ئەکرێ بڵێ نیشتیمانیە و هەڵوێستێک لە ڕاستیە جێی بایەخەوە، هەڵوێستێک لە ڕاستیە مێژوو تۆماریەکە، چونکە لە ئێمە بێگومان هەموو لایەنەکان و هەموو ئەوەی کە هەین ناتوانین بەشداربین لەوە جەنگا، بەڵام هەرێک لە جێی خۆی و هەرێک بەپێی قەباری خۆی ئەتوانی هەڵوێست زۆر بگرێ و هەڵوێستەکە جێی بایەخە ئەگەر لە بەرچاو بگیرێت.